میوانی که میهجایه برئیس خضر منطق اندام پارلمان عراق حال استودیو میوانی منه که خضر بخیر بید. سپاس باید سپاس او بانگشتی وزیری کوچبره بو پارلمان عراق با تبتی لم توقيتها لسر چه بنمایه زۆر سپاس وڵی لە ڕاستیدا ئەگەر تۆزێک وەکو ڕوونکردنەوەکرە بۆ پرسیارەکە بکەم بە تهدید بەرنمەیەک زارێ لە گۆڕێدان نیە بۆ یعنی بابرێن بە مۆعیدەکە بێتن و بانگهێشتی چەند وەزیرێک یان وەزیری کۆچ و کۆچبەران بکرێتن ڕەنگە بەخۆی وەکو معلومات وەکو زانیاری ڕەنگە لەو ماوەی پەرلەمانی ئێستا جنابی سەرۆکی وەزیران بخۆی بەرنمەیەکی هەیە کە بێتە پەرلەمانی عێراق لە بۆ تعدیلاتی وەزاری ڕەنگە چەند وەزیرێک بێتە ئالوگۆڕکردن و بێتن پێشنیارەکان بداتە پەرلەمان و ناو پەرلەمان تاوتی مۆزوعەکە بکرێت بەڵام بۆ بانکێشکردنی ئەو پەرلەمانتار ئەو یەکە لە سەلاحیەتەکانی پەرلەمانی عێراق و بە تایبەتیش وەزیری کۆچ و کۆچبەران کە باس کرد فعلەن ئەو داواکاریە هەیە بەڵام تا ئێستا مۆعیدەکە دیار نەکرێت ئەگەر داوا کراوە بانکێش بکرێتن لە بۆ پەرلەمان لە بۆ پرسی بە تایبەتی کە تازە باس کرد لە بۆ پرسی ئاوارەکان و خزمەتکردنی ئاوارەکان و کێشە و گرفتی ئاوارەکان هەموو لە یەکمان ڕوونە بە سەراحات ئەوە لە بۆ ماوەی زیاتر وەکو بڵێن 10 ساڵ زیاترێک کەمترە کە ئەو پرسی ئاوار و بە تایبەتی دوای ئەو شەڕ و داگیرکاریانەی داعش و ئاوارەبوون و وێرانبوونی ماڵی سەدان بگرە هەزاران کەس و کار هەم لە کورد هەم لە عەرەب لە ناوەڕاست خەڵکەشی زۆر ئاوارە بوو لەسەر شوێن و جێگا و ماڵ و حاڵی خۆی لەسەر مڵکی خۆی گواسترایەوە ئەوە وەکو ئەرکێک وەکو واجبێک لەسەر وەزارەتی کۆچ و کۆچبەران لەسەر حکوومەتی عێراق پێویستە بەهانای هەموو ئاوارانەوە بچی لە کەمپەکان ڕاستە کەمپیان بۆ دروستکرا ڕاستە کەم تا زۆرێک خزمەتێکیان کرا بەڵام ئەو خزمەتکردنی کە ئێستا هەیە بەڕاستی بەراورد بەو کارە ساتە گەورەی بەراورد بۆ خەڵکی ئەوە نەبووە جار بەرنامەم کردووە لە ناو کەمپی ئاوارەکان بە تایبەتی ئاوارەکانی شنگال ئاوارەی ناوچەکانی تری بە تایبەتی ناوەڕاستی عێراق ینی ڕەوشێکی زۆر پەریشانیان هەیە ئەو ئەڵێن ئێمەش ئامادەین بگەڕینەوە سەر ماڵ و حاڵی خۆمان بەڵام لە کاتێکە ئەمنیەت نەبێ خزمەت گوزاری نەبێ قەرەبوو نەبێ ڕاستە ئەجە ویستم ئەوەت پێ برم یعنی مەفروض بوو بە سەراحات مەفروض بجارێ بیدایەتی کە لە قۆناغەکانی بیدایەتی پێویست بوو ئەو ئاوارانەی کە هاتوونەتە ناو کەمپەکان جوانترین خزمەتیان بکرا بۆیە بەڵام نەکرا هاوکاری مادی معنەوی پاڵپشتیان بکرا بۆیە بەڵام نەکرا لە مەسەرەی گەڕانەوەش دیسان بە هەمان شێوە ئەگەر بە چەند خاڵێک مەسەرەن دووسێن خاڵ ڕوونکەمەوە بەراورد بکەین بۆ نمونە بە هاوکارێکی سەرەتایی کە مەفروض بوو هەر خێزانێک لە ڕووی هاوکاریکردنی خواردن و مەسائلی سەحی و تەندروستی ئەوانە دەبا پێویست بە مانگانە سەلەی غەزاییان هاوکاری بکراوایە مانگانە مەسائلی سەحی و تەندروستی و مەسەلانی هاوکاری بکرابێ بەڵام ئەو شتە بەداخەوە کە نەکرا ڕەنگە هەندێک جاران لە 3 مانگ و هەندێک جاران لە بۆ 5 مانگ و 6 مانگی دەڕۆی کە ئەسلەن هاوکاری نەکران لە هەمان کاتدا ئەو بودجەیە بە خۆی تەرخانکرا بوو لە بۆ خزمەتکردنیان چونکە کەسێک لەسەر مار و حاڵی خۆی هەر بستی و بچی لە کەمپێک و لە خێوەتێک و لە شوێنێک بژی بەلایانی کەم ئەتوو پێویستت بەوەیە بەچ دەژی بەلایانی کەم پێویست بەلایانی سەحی هەیە بەلایانی تەندروستی هەیە هەموو ئەو مەسەلانە هەیە مەسائلی نەفت کە بە سەراحەت ئەوەش شتێکی زۆر ئەساسیە قرار بوو کە وەزارەتی نفتی عێراقی بۆی تەرخانکردنی دەبوویان تابش کرابێ بەڵام ئەوە چەند ساڵ و چەند زستان و ئەوانە بە سەداتی دەپەڕی بەڵام بە شێوەیەکی زۆر خراپ ئەدایەکی زۆر خراپ کە ناتوانێت خزمەت بەو هاوڵاتیانە بکەن هەر لە بۆ جەنابەت لە دابشکردنی ئەو خۆراک و کەل و پەلانەی کە بەسەریان دابش دەکرێت یەک دوو حالەت هەبوو حالەتەچان ئەگە غەڵەت نەمە لە سلێمانی هەبوو یەک دوو حالەت لە هەولێر هەبوو کە خواردنی ئێکسپایر و ماوە بەسەرچیان بەسەدا تەوزیع دەکرد بە تایبەتی ئەو خۆراکەی لە برنجی هەندێک جارشتی دوور لە ڕووتان یعنی تێکچوو بۆ گەن دابش دراکە ئەو حالەتانە ئێستا مەوجودە لە نەزاهەی دهۆک مەوجودە کە مەفروضە بە جوانترین شێوە نەک ئەو خۆراکە هەموو دەبی خۆراکی تەندروست و خۆراکی ماوە بەسەر نەچوو بکرێت بەڵام دیسان بە هەمان شێوە ئەوە نەکرا لە ساڵانی بیدایەتی زوو بۆ خۆگرتنەوە بۆ لەسەر پێوەستانیان و بتوانن خزمەتی خۆیان بکەن هەر
هەر نەک هەر عایلەیەک هەر کەسێک ملیۆنێک دیناری بدرێتی ئەو عایلی ئەگەر دوو کەسە ئەگەر سێ کەسە ئەگەر زیاترێ بۆی بتوانن وەزعی خۆیان چاکتر بکەن و بەڵام ئەوە چەند ساڵێک بەسدا تێپەڕی ئەو مەسەلەیە هەر بنبەر کرا ئەوەی ئێستا کە باس لە گەڕانەوە کە بەگەڕانەوەیان دەکرێت بەخۆی گوایە هەر خێزانێک 4 ملیۆن دیناری بدەنێ و بگەڕێتەوە سەر جێگا و ڕێگای خۆی جارێ مەبەستەکە لە پارەکە نیە مەبەستەکە لە هاوکاریەکە و مەبلەغەکە نییە ژماری مەبلەغەکەی بەڵام ئەگەر بەراورد بکەی هیچ خێزانێک ئەگەر ماوەی 8 ساڵ 9 ساڵ 10 ساڵ لەسەر ماڵ و ملکی خۆی و جێگا و ڕێگای خۆی هەستا بێ بۆ مەبلەغە بەسیتە بتوانانی زارێکی دیکە بچی لەوێ تەکوینی حاڵی خۆی بکە بچی لەوێ خانووەکە غۆرفەیەکە لە بۆ منداڵەکان نوژەنی بکاتەوە ئەو جە بێ سەر بابەتەکانی دیکە مەوزوعەکەش هەر نوژەنکردنەوە گەڕانەوە نییە مەوزوعەکە ئەمنیەکە جارێ لە سەروی هەموو شتێکە کە منتیقکە ئەمنیە تا ئێستا ناتوانیوە ئەو ئەمنیەتە دابین بکەن مەوزوعەکە ڕێگاوبانە مەوزوعەکە سەحەیە تەندروستیە قوتابخانەیە ئاوە کارەبایە هەموو ئەو خزمەت گوزاریانە پێویستە فراهەم بکرێت چاک بکرێت ئەو وەختە بەلکای خەدر حتا سەرنج لەسەر ئەوەش هەیە سیاسەتێکی ئیزدیواجی وەزارەتی کوچ و کوچبەران بەرامبەر ئاوارەکان و لە قەومانی عێراق جێبەجێ دەکات بۆ نمونە ئەو کەس و کاری داعش کە لە کەمپی هۆڵ و کەمپی ڕۆژ لە ڕۆژاوای کوردستان هەنە ئەچێت بەشێکی معەزەز مکەڕام دێنیت لە جەدع و لە دەوروبەری مووسڵ و لە سنووری پارێزگای نینەوە بێگومان جێگیریان دەکات بەڵام ئاوارەکانی شنگال بە 100,000 لە ناو کەمپەکاندان بە هیچ شێوەیەک ئەوری لێ نەداتەوە ئەو لەوە ئەمن بەسەراحەت ئینسان دەتوانی مەسەن ئەو قسەیە بکە ئەگەر مەسئولیاتیش ئەو قسەیە شەردەگرێت مەبەستەکە تەنها کوردبوون ئەگەنا فعلەن ئەو فەرق و جیاوازیە یەکجار زۆرە ئەگەنا هەر هەمومان هەموو ئەوانەی ئاوارە دەبن هەر شوێنێک کە هاوڵاتی بن هاوڵاتی عێراقی بن پێویستە بە جوانترین شێوە خزمەت بکرێن بەڵام بۆ ناکرێت ئەوە پرسیارەکە و علامەتەکی ئیستفهامی گەورەیە لەسەر حکوومەت و لەسەر خودی وەزارەتی کۆچ و کۆچبەران کە پێویست ناکە ئەو جیاوازیە ئەو فەرقە لە بینی ئەوانە بکاتن ڕاستەکەی بەراورد بە جوانترین شێوە خزمەتیان دەکرێت هاوکار دەکرێت دام دەکرێت پاڵپشتی دەکرێت بەڵام ئەوانەی دیکە هەندێک جاران کە دەچێت کەمپەکان بە جددی ینی هەست دەکەیت لەناو سزنێکدانە پرسیاری کۆتایی مەکرد بە کورتی پێشتر میوانێکم هەبوو خۆی سونە بوو کەساتێکیوان بوو لە ئەمبار بوو سونەکان سەرجیان لەسەر ئەوە هەیە پەنابەر لوبنانیەکان ئەوانە دێنە عێراق بە تایبەتی شیعانە دێنە لە ناوچە سونیەکان جێگیر دەکەن بنمونە لە دیالە لەوێ ئەوان ترسیان هەیە بوو مەبەستێکی گۆڕانکاری دیموگرافی تەشایعکردن لەو شوێنانە بێت سەرنج لەسەر ئەمە شەیە ئەمە پێشاتەکان وکەیە لە ڕاستیدا مەسائلی هاوکاریکردن یان دەبینی کارەساتێک لە دەوڵەتە دراوسەیەکان لە کەس مەسە لە شوێنێک ڕوودەدا هانا بۆ ئێرەدێنن شتێکی زۆر ئاساییە شتێکی زۆر تەبیعیە ئەگەرە تو دەستی هاوکاریان بۆ درێژ بکەی یارمەتیان بدەی بەڵام بە تەکید بەو شێوەی کە جەنابەت باز دەکەی نا ئەمنش ملاحەزەمان لەسەرەوە هەیە هەمولایەک ملاحەزەمان لەسەر ئەو بابەتەیە دەکرێت ئاوار هەر ئاوارەیە زۆر تەبیعیە چونکە ئەو ڕۆ لێرە لەوانەیە بەیانی و لەوانەیە ماوەچی دیکە وەزعکە ئارامتر دەبێتەوە بگەڕن و شوێنی جێ خۆیان لازمە لە شوێنێکی دوور کەم پێچیان بۆ دروست بکرێتن و خزمەت بکرێن و هەتا دەگەڕن جێ خۆیان نیشتە جێکردنیان لە منتیقە سونیەکان فعلەن ئەوە بەڕاستی جێگای پرسیارە چونکە ئێمە ئەو ترسەمان لە ڕابردوو زۆر بینیوە زۆریش بەسەرمان هاتووە ترسی ئەوەمان هەیە کە وەکو دەرێ ئاوارەیەکی شیعە خەڵکێک شیعە بێنی لە منتیقەیەکی سونی نشین نیشتە جێی بکەی ڕەنگە لە ئەو خەڵکە بەخۆی ئاوارە بۆ نەگەڕاوەتەوە تا ئێستا و خزمەتێکنا نەگرا بگەڕێت و هێنانیان ئەوە لە نەتیجە کە تەمەنا دەکەم وانە لەوانە بیانەوە دیموگرافیای ناوسەکە و دیموگرافیای منتیقەکە مەسەلەن بگۆڕدرێ ئەگە لە مستەقبل بمێننەوە هیوادارم بەو نیازە نەبی هیوادارم بەو ئەوە نەبێتن ناوە شتێکی قبول کراون نیە پرێز خدر منتیقی ئەندامی پارلەمانی عێراقی لە سودگی میبانێ زۆر سپاس بۆ